أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام را، تلك آيات الكتاب المبين. إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون. نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين. وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم. لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين. اقتلوا يوسف أو اطرحوه أرضا يخل لكم وجه أبيكم وتكونوا من بعده قوما صالحين. قال قائل منهم لا تقتلوا يوسف
وألقوه في غيابة الجب يلتقطه بعض السيارة إن كنتم فاعلين قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف وإنا له لناصحون أرسله معنا غدا يرتع ويلعب وإنا له لحافظون قال إني ليحزنني أن تذهبوا به وأخاف أن يأكله الذئب وأنتم عنه غافلون قالوا لئن أكله الذئب ونحن عصبة إنا إذا لخاسرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. اللهم تقبل صيامنا وقيامنا وسائر أعمالنا يا أرحم الراحمين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. بنران و بیسەران و خۆشەویستانمان لە هەر شوێیەکی ئەم دنیایان سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبوڵ بکات ئینشا ئەڵڵا. بۆ جارێکی تر و لە پیرە هەولێرەوە لە شاری قەڵاو منارەی خۆشەویستەوە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی سەدای زێڕین بە ئومێدی ئەوەی وەک ئێمە لە خزمەتی قورئانی پیرۆزداین ئێوەش تەنها ئەوەمان بۆ بکەن دوعامان بۆ بکەن و بە دوعا و نزاکانتان خوای گەورە هەم تەوفیقمان بدە هەم عاقبەتمان خێرکە هەم بەردەواممانکە و هەم ئێمە بکە بە ئەداتێک بۆ سەرخستنی ئەم دینە پاک و بێگەردە و بۆ گەیاندنی ئەم پەیامە جوانەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هەروەها قورئانی پیرۆز. خۆشەویستان و بەڕێزان لە خزمەتی میوانێکی ئەزیز و خۆشەویستین ئەویش مامۆستا خالید عوثمانە کە لە دەوروبەری شاری هەولێر دەژی لەوێوە تەشریفی هێناوە ئەمڕۆ لە مزگەوتی ئاڵتونەوە. بێگومان سوپاسی کارگێڕی و سەرپەرشتیارانی ئەم مزگەوتە خۆشەویستە دەکەین مزگەوتی ئاڵتون کە دەرگایان بۆ واڵا کردوین لێران بەرنامەیە تۆمارەکەین و سوپاسی مامۆستا خالید عوثمانی ژەکەین کە لە قەزای خەباتەوە تەشریفی هێناوە و هاتووە و ئەم داوەتەی ئێمەی قبول کردووە. خۆشەویستان و بەڕێزان مامۆستا خالید قورئان خوێنی بە توانایی شاری هەولێری خۆشەویستە. پێکەوە بابیناسین و دواتر درێژە بە بەرنامەکە دێن ئینشاءڵڵا. بەخێر بێن مامۆستا گیان. خۆش بێن خواخێرتان بسیار لەشتان ساغ بێ زۆر بەخێر بێن. سوپاسان دەکەین. بسم الله الرحمن الرحیم. طبعا من لە دایک بووی شاری هەولێرم یعنی بزات لە قەزای خەبات لە دایک بوومە. ئێستاکەش هەر لەوێن دەر با بڵێن هەر لەوێن دەر مامۆستای قوتابخانەم و خێزاندارم. لەش ساوێ عەرەبی دەست خۆش بی. سوپاسە دەکەم. موفق بی ئینشاءڵڵا. مامۆستا لە ساڵی چەندەوە دەست کردووە بە قورئان خوێندن؟ وڵا خۆی لە ڕاستیدا من تەمەرم گچکە بۆ دەستم بە قورئان خوێندن کردووە. یەکەم کەس کە مامۆستای با بڵێن مامۆستای گەورەم بووە باوکم بووە. باوکم پیاوەکی قورئان خوێنە. سەرەتای دەستپێکی لای باوکم بووە لە تەمەنی 8 ساڵی 9 ساڵی. دواتر لە قۆناغەکانی کە با بڵێن ئیحتیمام و گرنگیم بەخۆم داوە دواتر تاکو با بڵێن گەیشتمەوە قۆناغی 2 ساڵ 3 ساڵ قورئانمان تەواو کرد و ختم کرد و پێش نوێژمان دەکرد بۆ خەڵک.
لە شتان ساغ بێ مۆفەق بن مامۆستاگیان. واتە ئێستا هەم فەرمانبەری حکوومەتن و هەم پێشنوێژ و قورئان خوێنیشن لە مزگەوت. مامۆستامە لە قوتابخانە ئێستاکەش وەکو خۆبەخش لە مزگەوتی علیتار گەزۆی پێشنوێژ و ئەوی دەکەین. موفق بن ئینشاءالله. مامۆستا بێجگە بواری قورئان خوێندن ئێستا بڵین بەچیەوە سەرقاڵن پێم وابێ لە سەنتەری حیکمە لە قەزای خەبات وانە دەڵێنەوە تەلەبەتان هەیە ئەوە چۆنە؟ ڕاستیمە لە سەرەتای دامەزراندنی سنتەری حیکمە بۆ فێربوون قورئان ئێمە لقەکمان لەوێندەر هەیە بەردەوامین بە گوتنەوەی وانە بۆ قوتابیان و ئەو قوتابیانە دێنە لامان هەموو ئاستەکان ئاستی گەنجان و نەوەجوانان و با بڵێن منداڵانیش فێرە قورئانیان دەکەین و لەبەر حفزمان هەیە و بە هەمان شێوە تەجویدمان هەیە و فێرە ئادابەکانیان دەکەین تقریبا چەندین ساڵە بەردەوامین لە حیکمە وەکو قەزای خەبات و دەوروبەری. چەند تەلەبەتان هەیە تقریبا؟ وڵی تەلەبەکانمان سێ ئاستمان هەیە بابن ئاستی گەنجەکانمان شعبەك دوو شعبە دەبن و ئاستی منداڵانش بە هەمان شێوە و خوشکانیشمان هەیە هەریەک و بە ڕۆژی جیاواز دێن وانەکانی دەخوێن قورئان. کە پێشنوێژی دەکەن لە مزگەوت بە چی شێوازێ قورئان دەخوێنن؟ وڵی ئەو کاتانی پێشنێژی دەکەین لە قورئان خوێن مزگەوتەکان زیاتر با بڵێن تۆزە قیرائەتی سەریعە. نمونەیەکمان پێشەش کە سوپاس دەکەین. باش. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين إذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة خافضة رافعة إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا وكنتم أزواجا ثلاثة فأصحاب الميمنة ما أصحاب الميمنة وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة والسابقون السابقون أولئك المقربون في جنات النعيم ثلة من الأولين وقليل من الآخرين على سرر موضونة متكئين عليها متقابلين. الله 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 أحسنت جزاك الله خير الجزاء موفق بن إن شاء الله. مینرانی بەڕێز و خۆشەویست ئێمە لە بەرنامەی سەدای زێڕین و بە درێژایی ئەو ساڵانەی کە لە خزمەتی قورئان خوێنانی سەرجەم شارەکانی هەرێمی کوردستاندا بووین زیاتر تاکیدمان لەسەرەوە کردوێتەوە کە مامۆستایانی بەڕێز و خۆشەویستی تەواوی شار و شارۆچکەکان میوانداری پێ بکەین و لە خزمەتیان نابین لە بەرنامەی سەدای زێڕین. ئەمڕۆژ مامۆستا خالید عوتمان لە قەزای خەباتەوە لەگەڵمان بەشدارە بە سوپاسەوە خی گەورە مۆفەقی بکە خاوەنی سەدایەکی زێڕینە. مامۆستا سەرسامی بە چ قارئێک دەنگی چ قارئێکی عێراقی میسری کوردی بەلای جەنابتەوە خۆشە؟ دەستان خۆش لە مسریەکان ماوەکە زۆر لە مسریەکان ماوەکە زۆر معجزبی خەلیل حوساری ڕاستی محمود خەلیل حوساری متابعة لە میسرەکان لە مسریەکان محمود خەلیل حوساری بەڕەحمەت بی وەلید عازەمیش ئەمن بۆکو عێراقی خۆش زۆر متابعە و با بڵێن بە خزمەتی گەیشتووی بەڵێم یەک لە مقابلانی هەر لە کەنالی پەیام لەگەرمان کرد و سپۆنسەری با بڵێن حیکمەی ئەمە ئەو کات
هاتە هەولێر لە هەولێرێ ئەمن وەکو هەر پێشکەشکار بووم لە تەرجمە لۆ با بڵێن لە کوردی لە عەرەبی لۆ کوردیەکەی بوون لەگەر مامۆستایەکی بەڕێز بوون ئەو کاتی ماوەی زۆر لە هەولێر ماوە و دواتە هەر وازم لێرەش وەفاتی کرد. بەڵێ بەڵێ دەستان خۆش بێ عەرەبی. ئەوە میسرەکە و عێراقەکە لە کوردەکانیش قاریمان ماشەڵڵا زۆرە وایە یان نایڵی بۆ ئەوی کەس لێ زویر نەبێ. وەڵڵا هەمیان خۆش مەسەلەن ئێستا لە قاریە گەنجەکان مەسەلەن پێشەوەمان هەیە بەڕاستی ڕەعەت کوردیمان هەیە ئەوانە قاری با بڵێن هەم گەنجن و هەم دەنجیشیان دەنگ و سەداشیان خۆشە. لە مسابقات و دەورات بەشداریت کردووە تا ئێستا؟ ئەم وەکو دەورات وەکو خول و دەورات بەشداریم کردو بەڵام وەکو مسابقات بەشداریم نەکردووە یەک مسابقا بوو لە تورکیای بەشداریم کرد وەکو ئاستی وان شاری وان شاری وان باشە. شارەزایت لە بانک چۆنە؟ لە بانک الحەمدولە باش دەمێکەش با بڵێن وەکو ئیشی ئازان موەزنی دەکەم. خول دوتوێتەوە بۆ خەڵک بۆ بانک؟ بەڵێ ئێستاما لە سنتەرەکەی خۆمان با بڵێن بەڕاستی لەگەر مامۆستایشی تر ئەو قوتابیانی خەبات و دەوروبەری خولی بانکدانمان لۆکردنەوە لەسەر چۆنیەتی بانکدان بە شێوەی هەڵە بانک نەدەن یەک دووش شێواز زانینی مەقاماتەکان لە حەقیقەتدا ئێمە ئەگەر بێنە سەرەوەی مقارنەی دەوڵەتەکانی تورکیا بکەینەوەنە هیچ کاتێک لە مزگەوتەکان کەسێک بانک نادە دەنجی ناخۆش بیت. یان لێرکانەدا ئەمە وەکو مزگەوتەکانی خۆمان کوردستان ئەو کێشەمان هەیە یانی ناکرێ هەر کەسەک بچیتن سەماعی بگری و بانکداتن و دەنجیشی ناخۆش بی لەبەرەوەی ئەگەر ئەمە قیاسیوە بکەین زۆربەی جارە ئەمە لە مەسر بووم و لە تورکیاش بوون ئەو کاتانی موەزنەکان بانجیان دەدا یعنی خەڵک هەیە بێ داهاتی خەڵکی موسڵمان بووە. هەستی خۆم وا دەڵێ هەستی خۆم ئێستا لە وڵاتی تورکیا ئەنەوە شعوری خۆم هەستی خۆم وا دەڵێ لە وڵاتی تورکیا ئەو بەرپرسانی ئەو وڵاتە یان ئەوقاف حەسکا خۆشترین دەنگ بانک بدە بەس هەستی خۆما دەڵێ لەوانەیە لە کوردستان ینی حەز نەکەن کەسێک سەوتی خۆش بێ بانگ بدا بۆی خەڵک ئیقبالی نەبێ بۆ نوێژیانی نازانمەوە ئیتر نیەتی خۆمە نازانم چونکە زۆر جار ئەو بەڕێزانەی کە دەبینرێن مەسەن لە مزگەوتەکان بانگە درێن یعنی بە فلتەری دەنگخۆشی تێنەپەڕیون مع الأسف دەبوو مەسەلەن لە کاتی ئیمتحانە لە کاتی هەڵسەنگاندنی دەنگە کە لە کاتێک دامەزراون بزانرێت کە ئەم مەسەلەن ئەم کەسە دەنجی خۆش نییە بانگیش یەکێک لە مواسەفاتی بانکدان ئەوەیە کەسەکە دەنجی خۆش بێ بۆی سەرنجی خەڵک ڕای بکێشێ بێن بەرە و نوێش ئینجا جەنابەت پێم خۆشە گوێبیستی بانگی جەنابەت بین بزانین تۆ چۆن بانگە فەرمووی. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح
حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. یا ڕەبی دەنگت نەڕزێ ماشاءالله. طبعا لەوانەیە کۆمەڵێک گەنج ئەمڕۆ نەزانن نوێژی بەیانی و بانگی بەیانی جیاوازە لە بانگەکانی تر و لە نوێژەکانی تر، چونکە ئەوان لە قوڵایی خەودان لەو کاتەیە. اینجا بۆ زانیاری بینەران و گەنجان و ئەوانەی کە شارەزاییان نییە، لە دوای حەی عەلە الفەلاح دوو جارە وترێ ئەسەڵات و خەیڕون منە النەوم، ئەمجا وترێ الله ئەکبەر الله ئەکبەر لا إله إلا الله. ئەوەکووە بیرهێنانەوەیەک بۆ خۆشەویستانەی کە نەیانزانیوە نوێژی بەیانی ئەو جۆرە بانگە ئەدرێ. یعنی بۆ نمونە لە دوای حەی عەلە الفەلاح ئەوترێ الصلاة خير من النوم، الصلاة خير من النوم. بارك الله دەستێک مامۆستا قورآن خوێندن بە مەقاماتی جیاواز جۆرێک لە فەنی تێدایە، واتە ئەگەر شارەزایی مەقامت نەبێ ڕەنگە هەندێک تەنەقولات هەیە بیکەی نەزانی چییە. بۆیە مەقامات حەوت مەقامی سەرەکیمان هەیە کە پێوترێ سونی عابی سەحر لە کۆتاییشدا کوردیان بۆ زیاد کردووە وەکو مەقامی کورد. اینجا نازام جەناب شارەزایی لە مەقامات هەیە یاخودنا ئەساسیەکان؟ خۆی لە ڕاستیدا من وەکو مەقاماتەکان سەرچەکان وەکو جێبەجێکردن تەطبیقیان، مەسەلەن مەقامی بەیات و سێگا و نەهاوەند و ئەو جۆرە ڕاستیان وەکو بەیات و حیجازی زۆر بەو دوو مەقامەی دەخینم. هەستم کرد خۆی نەمەتی عێراق بڵین کرای عێراقی زیاتر حەزینە، سەبا و حیجاز زۆر زاڵە بەسەرەوە. خۆی بەڕاستی ئەگەرە تو شارەزای مەقاماتی بابرێن بە کولی، ینی ئێمە یانی یەک خاڵ هەیە لۆ قاریەکان زۆر گرنگەوەی مەسەلەن کاتی قورئان دەخینی شەرط نییە تو هەر هەموو ئەو دەنگەی پێدەخینی شوێنەکان هەر هەمووی حەزین و بەتەکید ئاياتی فەریحی هەیە، ئاياتی فەریحیە ئاياتی حوزنیش بۆ مەقامەی بخینی کە لەگەر ئاياتەکەی دەگونجێ و خاڵشکیان گرینگە بەڕاستی ئەویش پرۆڤەکردن لەسەر مەقاماتەکان شوێنێک پێویست دەکات لە کاتی خوێندنەوە تەنەقول بکەی لۆ مەقامەشکە دەبی مۆفەق بی، ئەوشیان بە تەدریب دەبی، ینی تەدریب دەبی لەسەر مەقاماتەکان. ئێمە بەرەو کۆتایی ئەڵقەی بەرنامەکەمان ئەچین. من سپاسێکی بێپایانم بۆ جەنابەت هەیە کە ماندوو بووی لە قەزای خەباتەوە ئازێتت کێشا تەشریفت هێنا. هیوای لەرساغی و سەلامەتیت بۆ خوازی ئینشاڵڵا تاعات و عیبادەتی شت قبوڵ بێ. ئەگەر پەیامێکت هەیە بۆ بینەران و خۆشەویستان دواتر بە ختام و میسک بە قورئان کۆتایی پێدەهێنین ئینشاءڵڵا پەیامێکت هەبێ بیگێنە. ئینشاءڵڵا خوای گەورە تاعات و ڕۆژواران هەمووی قوڵ دەکاتن ئینشاءڵڵا و خوای گەورە لە تاوانەکانمان خۆش دەبی و دەستی ئێوە و کەناڵە جوانە خۆش بێ و دەستی بەرنامەکەشت خۆش بێ ئینشاءڵڵا موفەق و بەردەوام بی. سپاسە دەکەم مامۆستا گیان، دەست خۆش بێ یا ڕەبی، خوا سەلامەتت کە. بە سەنایەتێک لە قورئانی پیرۆز کۆتایی بە بەرنامەکە دێنین. بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان. جارێکی کە سوپاسی هاوکاران مەکەم، سوپاسی کارگێڕی مزگەوتی ئاڵتون دەکەم لە شاری هەولێر کە دەرگایان بۆ واڵاکردین بۆ جۆرکردن و تۆمارکردنی بەرنامە. تا ئەڵقەیەکی تری سەدای زێڕین بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم.
إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا